زۆرجار ڤیددیۆی لەناوبردن یا دڕاندنی تای 0 کیلومتر ئەبینین. ڕەنگە بڵێیت ئەمە زیانێکی دارایی گەورەیە، بەڵام لە ڕاستیدا هۆکارەکەی ڕاستەوخۆ پەیوەندی بە سەلامەتی گیانی شۆفێرەوە هەیە. باشە، ئەبێ هۆکارەکان چی بن؟ هۆکاری یەکەم، دەرنەچوونە لە پشکنینی کارگا. لە کۆتای بەرهەمهێناندا تایەکان بە تیشکی X پشکنینیان بۆ ئەکرێت. ئەگەر بچووکترین کێشە لە پێکهاتە و تەلەکانی ناوی هەبێت یا بڵقی هەوا لە ناو لاستیکەکە دروست بوو بێت، ڕاستەخۆ لە کارگا قاش ئەکرێن بۆ ئەوەی با قاچاغ نەفرۆشرێنەوە و نەبنە هۆی تەقینی تایەکە لە خێرایی بەرزدا. هۆکاری دووەم، تەمەنی تایەکەیە. تایە تەنانەت ئەگەر لەسەر ڕەفەی کۆگاکانیش بێت و بەکار نەهات بێت، دوای 5 بۆ 6 ساڵ لاستیکەکەی وشک ئەبێتەوە. فرۆشتنی ئەم تایە نوێیانە لە زۆر وڵات قەدەغێت، چونکە مەترسی خلیسکانیان هەیە و ئەبێ لە ناو ببرێن. هۆکاری سێیەم، بریتیە لە تای سەختە یا بانکێشکردنەوە. ئەگەر کۆمپانیای هەڵەیەک لە بەرهەمهێنانیدا ئاشکرا بکات یان تایەکە لە سنوورەکان دەستی بەسەردا بگیرێت بەهۆی ئەوەی کواڵیتی نزمە و مەرجی سەلامەتی تیادا نییە، ئەبێ هەمووی بخرێنە ناو ئامێری هاڕینەوە. بۆیە تەنها سەیری نەخش و شێوەی دەرەوەی تایەکە مەکە، پێشکڕین هەمیشە سەیری ئەو 4 ژمارەیە بکە کە بەرواری دروستکردنی تایەکە پیشان ئەدات. با هیوای سوود، کاتێکی خۆش.